ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی گەرمیان لە ساڵی 2019 لە کاروچالەکانی بەڕێوەبەرایەتیمان بۆ سەردانکردنی بازار بۆ بەدواداچوون لە فرۆژگاکان سەردانی 5537 فرۆژگا سەردانی بۆ کرا و لە ئەنجامدا 172 فرۆژگا بەهۆی بوونی خۆراکی خراپ و ماوە بەسەرچوو هەروەها هەڵنەواسینی نرخ و هەروەها گرانی نرخ سزا و غەرامە کران و ئەو مەوادانەی کەوا لەلایەن بەڕێوەبەرایەتیمانەوە دەستی بەسەراگیراوە 96 طن و 800 کیلۆ بووە و ئەو فرۆژگانەی کەوا مەوادی خراپمان بەسەرچوو ڕادستی بەڕێوەبەرایەتی ئێمەیان کردووە 121 طن و 400 کیلۆ بووە و کۆی ئەو خۆراک و ماوە بەسەرچوانەی کەوا لەلایەن لیژنەیەکی تایبەتی بەڕێوەبەرایەتیمان تەلەف کرا 218 طن و 400 کیلۆ بووە.